ماوەی 23 ڕۆژە دەرچوانی کۆلێژەکانی خانەخین بەردەوامن لە مانگرتن ئەو چادرەی کە هەڵیاندا بوو لە بەردەم کۆلێژی زانست و کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی خانەخین ماوەی 23 ڕۆژە ئەو چادرە وەکو خۆی ماوەتەوە خوێندکارە ئەو دەرچوانە بە ڕۆژ و شەو لەم چادرە مێنەوە جگەلەوەی کە ئەم دەرچوانە بەردەوام لە گربوونەوە بەڵام کۆمەڵی خزمەت گوزاریان بۆ خۆیان دابین کردووە کە لە ناو خێمەکەیە بۆ ئەوەی خوێندکاران بێتاقەت نەبن و بێزار نەبن. منە ڕۆمەلایەکێک لەو دەرچوانە خۆیان بزانین ئەو خزمەت گوزاریانە چێ لێرە دابین کراوە بۆیان بۆ ئەو دەرچوانیان ئەو کەسانی دێنە ناو ئەم چادرەیە لەگەڵتانە. برای بەڕێزم بە خێراتندا دەکەم. ئێمە وەکو دەرچوانی زانکۆی گەرمیان لە خانەخین بۆ ماوەی 23 ڕۆژە لە مانگرتن و لە ناو خێمەکەی شەرەف لە ڕووی پرسیاری جەنابەتەوە پێداویستەکان هەموو پێداویستەکانمان هەیە لە ڕووی ئەنتەرنێتەوە لە ڕووی خزمەت گوزارە و ئاوی سارد. ینی دەمەوێت سپاسی خەڵکی خانەخین بکەم چونکە هەموو چین و توێژێکەوە کەس کەم و کورتی نەبوو لەگەڵمانە، ینی تەنها بە داواکاریەک لەسەر پیجی برایانی ناو خێوەتگا هەموو پێداویستەکان بناگاتە نیو سعات هەموو شتێک دەکاتە بەردەستمان. لە ڕووی ئەنتەرنێتمانەوە ئاوی سارد هەیە، لە ڕووی موبەریدە و ئەمانە هەموو شتێکمان هەیە، تەنها بەس بەڵام نیوەڕوان گەرمایەکی زۆر هەیە چونکە باشە زانین گەرمیان ناوچەیەکی زۆر گەرمایە، بەس بەڵام بەرگەی ئەو گەرمیە دەگرین چونکە ئێمە ئامانجوان یەک ئامانجەکەی ئێمەش حەق و مافی ڕەوای هەموو خوێندکارێکە لەو شارە و لەسەر ئاسی هەمووی عێراق، چونکە ئێمە کە یەکەم ڕۆژ کە دەستمان پێکرد ئەو مانگرتنە ئامانجێکمانێ بێ ئامانجە بەدەست بێنین، چونکە ئێمە ئەبینین لە زاخۆوە تاکو فاو هەموو خوێندکارێک حەقی ئێبە تەنها شاری خانەخین بە منداڵی بەش بووە لەو تەعیناتە. داواکارم لە ڕووی جەنابتانەوە لە ڕووی کەناڵە بەڕێزەکەتانەوە هەموو کەسێک کە بەرپرسە لەو شارە کە بەرپرسی شاری خانەقینە کە لە ڕووی حکوومەتی هێرێم و مرکزی ئینها نامانەوە، چونکە 23 ڕۆژ لە ناو خێوەتگایەک بۆ کچکوور زۆر زەحمەتە بەرگەی گەرمی، ینی شەوان بڕات هەبێ دوو پشک دوێنێ شەو دوو پشکمان کوشتووە، ئەنێ ویچی نەمابوو بە بێکێ لە خوێندکارەکانە بدە. بەڕاستی نەهامەتیەکە شەو ڕۆژ دەیبەنێ سەر ینی هەر دقەیەک بە سەعاتێک 2 سەعات کێشەیەکی گەورە دروست بۆ خوێندکاران شاری خانەخین. دووبارە ماوەی 23 ڕۆژە بە بەردەوام لێرەن بە ڕۆژ و شەو لە ڕووی نان خواردنەوە چۆنی نانتان بۆ دابینەکەی لێرە خۆتان نان دروستەکەن یا خواردنتان بۆ نێر بێت؟ برای بەڕێز لە ڕووی ناخواردنەوە سێژەم ناخواردن هەندێک کەس تەڵەبەکان کەو کاتانە کە لێرە ئەبین پارەیەک مەبلەغی پارە لە نێوان خۆمانە خڕەکەینەوە، دوایەوەیانی مڕوان شەوان خێرخوا زۆر هەیە لە خانەخین کە خۆیان شخصین تەلەفۆنەکەن وەکو هاوکاریەک مناڵی شاری خانەخین تەلەفۆنەکەن ئەڵێ هەر شتێکتان پێویستە و بۆ ماوەی 23 ڕۆژە دووبارە و سێبارە ینی شاری خانەخین ئێمە وەکو گەنجی شاری خانەخین بەرامبەر سەرگەورەکان بەرامبەر سەرش عشرەکەمان بەڕاستی زۆر گەورە بوون لە پێشامان، ینی بە تەلەفۆنێک بە پۆستێک لەسەر سوۆشال میدیا ئەوەی پێویستمان پێ بە دابینەکەن بۆمان. واتە هیچ کەم و کورتێکتان لێرە هەموو شتێکتان بۆ دابین کراوە؟ بزەبەت، ینی لە ڕووی کەم و کورتیەوەمان هیچ کەم و کورتێک ئەمە تەنها پێ دەڵێم لە ڕووی هیلاکی و ماندووبووی ناو خێوەتگا نەبێ هیچ شتێکتر نییە، لەبەر ئەوە پێ دەڵێم ماندووبوونێکی زۆرە گەرمایە بڕوات هەبێ شەوان 2 سعات وەکو شێوازی ڕۆتێشن 2 سعات هەندێکمان نەخەوێ هەندێکمان ناخەوێ لە ترسی دوو پشک، یعنی بەڵام لە ڕووی پێداوەستی سەرەکان هەموو شتێکمان دێ و لە ڕێی کەناڵەکەتانەوە ینی دووبارە داواکارم لەو بەرپرسانە کە لە کاتی هەڵبژاردن دێنە خانەخین خۆیان داوا دەکەن لە ملەتی خانەخین دەنگیان بدەین بێنە هانای و ملەتەوە. باشە دەستەکان وەکەوەی بینن لە چادرەکەیە چەند موبەریدەیەک دانراوە بەهۆیەوەی پلەکانی گەرما بەرزن، چەند موبەریدەیەک لێرە دانراوە بۆەوەی ئەو کەسانی کە دێنە ئێرە فێنێکیان بێتەوە لەگەڵەوەیدا ئینتەرنێتی 24 کاتژمێریان بۆ دابین کراوە لەگەڵەوەدا خواردن و ئاوی سار بۆکەوە بینن لەوەیە کە چەند سەڵێک ئاوی سار دانراوە کە لەلایەن ئەویش هەر لەلایەن کەسایەتیەکان و خێرخوازەکانی خانەخینەوە دابینەکرێوەکە و دەرچوانە خۆیان باسییان لێوە کرد کە هیچ گرفتێکی پێداویستیان نیە هەر شتێکیان بوێت لەلایەن کەسایەتیەکان و خێرخوازەکانی قەزای خانەخینەوە بۆیان دابینەکرێت، تەنها داواکاری ئەوان ئەوەیە کە دان بە زانکۆی گەرمیاندا بندێت بۆ ئەوەی بێبەش نەبن لە دامەزرانەکانی حکوومەتی عێراق.